ئەو بەیاننامەی گەنجانی شیلاتزێ بەڕاستی جێگەی بایەخە و زۆر گرینگە. گەنجانی شیلاتزێ نیشانیاندا دوای 2 ساڵ سەرکوتی و زەخت و فشارێکی زۆری پارتی لەسەریان دیسان لەسەر بڕیاری خۆیانن و دژی داگیرکارین. هەروەها وەکو بڕیاری خەڵکی ئەو هەریمە بۆ لانی نێودەوڵەتی و بۆ تورکیاش زۆر جێگەی بایەخە نیشان دەدات کە گەنجانی شیلاتزێ وەکو ئەوەی کە لە سێدەیە ڕابردوو بەردەوام پشتگیری هەرەکەتی یاپۆچی بوونە دیسان سەرڕای ئەو زەخت و فشارانە کۆڵیان نەداوە و هەر لەسەر ڕێبازی خۆیانە. بەڕاستی زۆر گرینگە، یانە ئەگەر سەرڕای ئەو زەختانە بتوانن دەرکەون بەکردداری نیشانی بدەن، پارتیش ناچار دەبێ هەنگاوێک بکەشتە دواوە بۆ زەخت لەسەر پارتی دەخات کە نەتوانێت بە ئاسانی یارمەتی دەوڵەتی تورک بدات. من وەک گەنجێکی سلێمانی بەجددی پشگیری لە هەموو لایەنێکی هەپێگە و پەکێکە ئەەکەم وە زۆر سپاسی گەنجانی شیلازیەکەم کە بە هەڵوێست بوون بۆ ئەو حکومە داگیرکاریە کە بەرامبەر کوردستانێکی هیچ گەنجێک لە ئێمە پێویست ناکات قوبوڵی ئەو یاسانە بکەین کە سیستەمی سەرمایهداری بەڕێوە بە دوای هیچ بستەخاکێکی کوردستان هیچ بڕەپارێک ئەوە نانە بستەخاکی کوردستان خۆی بەفرۆشی. تەنها ئەوەنە ئەڵێم کەمێک بەخوا نابچنەوە وەکو پێشتریش کە ئاماژەم پیا لە دوانێکی ترا هیچ سیستەمی سەرمایهدار هیچ بڕەپارێک ئەوە نانە کە بستەخاکی خۆی بەفرۆشم وەکو گەنجێک ئامادەم دوا دڵۆ بەخوێنی خۆم پشتگیری لە وڵاتی خۆم بکەم. پێویستە نەک من هەموو فەردێکی کۆمەلگا گرنگی تایبەتی بێبات، چونکە هیچ گەنجێک لە کۆمەلگای کە ئێستا چاوسێنراوەتەوە بۆی هەنێ حیزبولانەوە پێویست ناگا ئەوە بێت، پێویستە وەکو ئەوان بکەین ئێمەش.